من کاژمێر لەسەر کانێک کە درێژەکەی 11.5 مەترە بەڵام وتێتی باڕاستەی میلی کاژمێر بیرە نەچێت واتە سال بەدانێت گۆشەرادان لێگەڕێت چەندێکە 165 فرا دەبێت بنووسی سالب 165 چکە دوانامان نیشانە وەرەگرن نیوەتیرەی ڕێڕەوە بازرگانیەکە چەندە؟ لەگەڵ بە ئەگەداری وەرە وەرە دەی بۆستونی پێم بڵێن چیەکەی دەی ئێکس ئێکسانەکەی بە سفر وایە دۆزیتەوە هەر لە شوێنی ئێکسەکان سفردانی مەژوڵمە بەو ئەگە لای من نەتیڕوتی سفر سفر کاو لە سەرا ناقزێک مایەوە سفر دووجار سفر یەک مایەوە لێ ناقزێک لەسەر یەک کاو خاڵەکەمان سفر ئەوە لە قیبی بۆ بێت بۆ ئاسۆی چی بکەین لەگەڵ ما بە وایەکەین بە سفر وای یعنی هەموو نەخشەکە یەکسانەکەی بە سفر لەکەر تا دوولاو دنیوانی تووشە بێت لەکەر تا کاتە یەکسانێکی بە سفر بیری نەچێت دوولاو بەو دوولاو دنیوانە ژێرە نامێنێت بە سفرکە ڕۆژێرە یەک هەڵە سەرە کاو بەس سەرە ئەمێنێتەوە یەکسانەکەی بە سفر وتمان لە نرخی ڕووتە هەمیشە نرخە ڕووتەکە بە تەنها بێڵە ڕۆژمارەکە بەرە ئەو بەر کاو نرخی ڕووتی ئێکس یەکسانە بە یەک کاتە نرخی ڕووت بە موجب دەچوو چەند شیکاریە؟ دوو شیکاریە نرخە ڕووتەکە لا بین ژمارەکەی ئەمبەر بە زاید و بەناس کاو دوو شیکاری هەیە یەک و سفر ناقزێک و سفر کاو وەڵامی هەڵبژێراو چییە؟ دیە ئەگەر ئەم ڕێگەیەشت نەزانی ڕێگەیەکی سەریعم پێوتن وەڵامەکانە خەیتەوە ناو چی؟ ناو یەکسانبوونەکە کە یەکسانێکی بە سفر بۆ نمونە ئەگەر یەکی کادانیم بزانە سفرەکە عادی لەگەڵ ماوە نرخی ڕووتی ئەگەر یەکە یەک ناقسیەک سفر لەسەر دوو ئەکاتە سفر ئەگەر ناقسێک وەرگرم بەهای ڕووتی ناقزیەک هەر یەکە یەک ناقزیەک سفر لەسەر دوو هەمدی هەرەکاتە سفر کاو ئەگەر نەتزانی خەلیکەی وەڵامەکانە خەیتەوە ناو حاڵەتە ئەسوەیەکەمە لە نرخی ڕووتا دەینە دوو جواب بە ساڵی بوو چا بەڵەبژێری بەڵێ ئەگەر شیکاری بە دوولاو دنیا بەڵێ بۆست دایمە ژێرا ئەمە بەس سەرەوە سێرێکی دیشم بەکردەوە بۆ جەنابی وەلایەتیدا خۆ لەماوە